فلانە کەس کەمێک وەزعی باش بوو پارە و پولی پەیدا کرد تەواو لە خۆی گۆڕاوە. یاخود فلانە کەس بە وەرگرتنی پلە و پۆستەکەی تەواو کەسایەتی و شەخسێتی گۆڕاوە و هەروەکو ئەوەی ئەو کەسەی جاران نەبێ وایە. ئایا بەڕاستی پارە و پول، سەروەت و سامان، پلە و پایە و پۆست و مەقام کەسایەتی و شەخسێتی ئینسانەکان پێی دەگۆڕدرێت؟ لە ڕاستیدا ئەم هەموو شتانەی کە باسمان کرد، سەروەت و سامان و پارە و پول، پلە و پایە و مەقام نابنە هۆی گۆڕانکاری لە کەسایەتی و شەخسێتی ئینسانەکاندا، بەڵکو لە ڕاستیدا ڕووی ڕاستەقینەی ئەو کەسانە لەو کاتەیە دەردەکەوێت کە دەبنە خاوەنی یەکێک لەمانە و پێشتر ئەم کەسانە کەسایەتی خۆیان بە جۆرێک پەردەپۆش کردووە و شاردووەتەوە بۆ ئەوەی کەسانی چواردەوریان نەیان ناسن و کاتێک کە دەگەن بەم پلە و پایە و پۆست و پارە و پولە بێمنەت دەبن لە کەسانی چواردەوریان بە ڕووی ڕاستەقینەی خۆیان نیشان دەدەن.